أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم وتؤمنون بالكتاب كله وإذا لقوكم قالوا آمنا وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ قل موتوا بغيظكم إن الله عليم بذات الصدور إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط وإذ غدوت من أهلك تبوئ المؤمنين ئەوەی کە دروشمی ئیسلام و مسلمانانە عابایەکە خوا دایناوە ئافرەتان لەسەریکن جلوبەرگێکی حیا و پۆشتە و بەشەرم دێ ئەوەندە بیرتەسکە ئەوەندە جیقلدانی بچووکە ئەوەندە عەقڵی تەسکە تەحەمل ئەوە ناکە ئافرەتە ببینە بە عابایەک و بەبەردەم بێت تێپا بێ دواکەوتوویەکی دۆڕاوی فاشن گاڵتە بە عاباکە ئەوەندە بیری تەسکە ئەوەندە عەقڵی بچووکە تەحەمل ناکە تەماشای ئازادی بکەن پێی قبول ناکری ئەو ئازادی بە تۆ ڕەوا نییە بە عابایە کۆڕێ بکەی بەس بەخۆی ڕەوایە خۆی ڕوتەوە بکە دەستیشی بۆ ببەی بشڵی مەکەیەکی لێ بکەی تۆ ئازادی ئەوت پێشێر کردووە مافی ئەوت پێشێر کردووە ئەتۆ بینمتانە چۆن بە ناوی ئازادیوە هەر هەمووی دێکۆت و بەندەکە خەنە دەستی ئیسلام و مسڵمانە نەری بەندیکە بیبەستەوە هەمووی ئازادە بەس تۆ نەبێ کەڵێسا و هەمووی ئازادە بەس مزگەوت نەبێ ئافرەتان هەمووی ئازادن بەسەر پۆش بەسەر و عابا و خاوەن حیشمەت و حیاکە نەبێ وەمە لە زووە تێگەیشتون لە پیلان و لە پیلانە گڵاوەکان سبحان الله دێ وا پیشانەدا جلوبەرگە تەسکەکە و کورتەکەی خۆی و کابۆکەی خۆی هی باوبا پیرمانە کابۆی لە پێ کردووە دایک و داپیرانمان کابۆی لەبەر ئەمانە سیرتان لێنێ بەڕێزان ئەم تەوەجوه و ئەفکارە زۆر کە وەکو ئەڵێن شتێکی زۆر قڵپەوە بوو ئاوا بە گەنحاڵی بوون زۆر احتیاریە ئەگەر ئەم ئایەتەی قورئان ببیسن کە گەلی لوط بە لوطی ئەڵێن ئیتر پێتان احتیاری بێ قالوا أخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون تصور كان الله لوط در كان أم كسب باكا والله أمانة أرادلن الله أمانة بحيان بشر من أمانة در كان كاكا يما بحياي ما نبي أي حكومة دمانة شار بدركا أمانة حياة والشرم والشكوى نبي دريان كيما شرم وحياة ما نبي بحياي وبيروشتي وبشرفي ما نبي أفرد بر الله بيرو من دبه إنهم أناس يتطهرون لما نباكن خاوين دريان كن بيان بنا دروه قال تكردن الراب واردني توبا إيمان داران ميراتي باوبا بيرا كافر كان بود ماوتوا أم كافرانا كابرا عن كابر يابل صاغرا عن صاغر ويان ماوتوا بشتا وبشت بلو سيدي قرآن كان أم تريكيا أم ولا سيهي كونا وەرەسەی گاڵتەکردن بە مسلمانان گاڵتەکردنی تۆ میراتی ئەو بە ئەو باوبا پیرە کافرانەیە بۆ تۆ ماوەتەوە میراتی ئەبوو جەهل و ئەبوو لەهەبە میراتی شەرم و حەیا و شکۆ و عابا و عیفەت و داوێن پاکیش میراتی عایشە و فاتیمە و خەدیجە و ئەو ئافرەتە بەشکۆ و شەرمانەیە بۆ ئافرەتانمان ماوەتەوە مژدە بێرێت ئەو پێشینە خراپە مژدەش بێ لە تۆی ئافرەتی مسلمان ئەو پێشینە چاکە کە فاتیمە پێشەواتە ئەو مامۆساکە ئەویش گۆرانی بێژێکی بەتەڵ فیلمێکە کە ئەوەی ڕەوشت و ئەخلاق بێ لە گیانە زۆر کەمەیان نییە سەربەرزە بە ئەخلاق و بە حەیا و بە شەرم عیب بزلێنەیە کاتی ئەڵێ ئەمە بە شەرمە دەریکە لە شارە فەخرکە کە تۆی بە شەرمی لەم شارە کە تۆی بە شەرمی لەم وڵاتە تۆی ئامادەنی جلوبەرگی عیفەت و حەیا و داوێن پێکی خۆت ببەر کردیت و لای دەی
ناتێ ببی بە خۆراکێک بە نێچیرێکی ئاسان هەر کوڕە دەست بۆ ببە مڵکی پیاوی خۆتی پیاوەکەش مڵکی تۆیە تۆ بۆ ئەی وە بۆ تۆیە بۆ هەموو خەڵک نیت هەر کەس بتوانێت دەست بۆ درێژکات هەروەها خۆی گەورە دەفەرمێ إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون ئیشی مجریمەکان لە دێر زەمان و گاڵتەیان کردو بە ئیمانداران پێیان پێکەنیون وإذا مروا بهم يتغامزون أجدن بلا غمز لمزكن أما شيء يا الله نما أخوة يا الله نتقيتوا وإذا مروا بهم يتغامزون وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين أشنا ما رجل وزنير الله بحافظ وكيل يدرون بس الأم مسلمان أنا ولا ما رجل باسي أمانك كواتا قالت كردن بإيمان داران بما مصطايان بسر مشقان بإيمان داران بأواني خواني عفة وحياة وشر وشكون أواني أخلاق وفضيلة بلا وكانوا لدجي أواني كالرزيلة بدروشتي بلا وكانوا سكايتي كردن بند شاكانا أما ورسي أمانتاني أنبياء وخلافانا وأنبياء باورانية بأمانة ماوتو برزان كافران زور هولدن مسلمانان وابيشاندن كلا كارواني بيشكوتون دواكوتون دواشكوتون ناشتوان لغل كارواني بيشكوتون وزانست وتكنولوجيا برون بويا هميشه باسي أواكن كابي مسلمانان تيكل من لغل جيهانا تيكل من لغل بيشكوتنكاني